سڵاوتان لەبێ بەیانیتان باش زۆر خۆشحاڵین ئەم بەیانە لەگەڵ هاوکارم زۆربان لەگەڵتان دەبینەوەی کە لەسەر کۆمەڵێک بابەتی جیاواز قسەی بکەن. یەکێک لەو بابەتانە بابەتی زمانە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانە، پیرۆزبایی لە تەواوی هاوزمانانی کوردی دەکەین و هیوادارین زمانی کوردی بێتە یەکێک لە زمانە زۆر باوەکانی هەموو جیهان و شوێنی خۆی بگرێ. هەمومان بگەڕینەوە بۆ سەر زمانی دایک، پارێزگاری لە زمانی دایک بکەین، لە پێناو هیچ زمانی دیکە زمانی دایکمان فرامۆش نەکەین. سڵاوتان لێبێت و بە کوردیانە بەیانیتان باش بۆ هیوایکە لە هەرکوێکن لەش ساغ و تەندروست بن. بەڵێ 7,000 جۆر زمان لە جیهانە بوونیان هەیە و زمانی دایک بەشێکی گرنگە لەو زمانانی کە هەر کۆمەلگا نەتەوەیەک هەیەی، چونکە پاراستنی تەنیا زمانێک نییە. ئەمە واتای ئەواگەنێت تۆ فەرهەنگێک ئەپارێزی بە لە ناوچوونی زمانێک، واتای ئەوە نییە کە تەنیا زاراوەیە یا زمانێک نەماوە. کولتوری، فەرهەنگی، مێژووی، مۆسیقای، گۆرانی و شعر و تەنانەت پند و ئەندێشەکانیش هەر هەمووی لە ناوەچێت. بۆیە با پارێزگاری لە زمانی دایک بکەین. من دەڵێم زمانی دایک وەکو پێستی مرۆڤ وایە و زمانی دووهەم کە ناچاری ئیتر لە هەر وڵاتێ بیت فێری ببیت وەکو جلوبەرگەکەت وایە. دەکرێت جلوبەرگەکەت بگۆڕی، هیچ کێشەیەک نییە، نامریت، بەڵام ئەگەر پێستی گیانت لەدەست بدەیت ڕەنگە ببێتە هۆی مەرگت. با پارێزگاری لەو پێستە بکەین کە بەسەر جستەی وڵاتەکەمانەوەیە کە ئەویش زمانی دایکە. بەڵێ ئەم بەیانە گفتوگۆی زیاتر سەبارەت بەم بابەتە ئەکەین بۆ پارێزگاریکردن لە زمانی دایک کە ئەمڕۆ ڕۆژی جیهانیەتی. لەسەر بابەتی زمانی کوردی لە شوێنە جیاوازەکان ئێمە پەیامنەرەکانمان وەردەگرین. سەرەتا هاوکارمان شبان جەباری لە بەغداوە وەردەگرین. شبان بەیانیت باش، سڵاوت لێبێ. باس لە زمان دەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانە و لە بەغداش کۆمەڵێک کوردی نیشتە جێبوو هەیە لەم شارە و بەغدا پایتەختی عێراقە. ئێمەش هەرێمێکین سەر بە عێراقین. بەکارهێنانی زمانی کوردی لە شوێنە فەرمیەکان چۆنا هیچ کێشەی بۆ کوردەکان دروست کردووە لەسەر نووسراوەکان، بە تایبەتی مامەڵەکان چۆنا؟ بەڵێ هاکار سەوان بەیانیتان باش. زمانی کوردی زمانێکی پارا و شرینە، بۆیە هەمیشە ینی ڕەواجی هەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەپێی مادەی بەپێی با بڵێن دەستوری عێراقی و بەپێی مادەی 4 لە دەستوری عێراقی کە بە 5 بڕگە زۆر بەچڕی باسی زمانی کوردیە کە دیارە هەر لە خودی مادەکەی ئاماژەوە کراوە کە زمانی عەربی کوردی زمانی فەرمی لە عێراقە. بۆیە ئەبێ لەسەر ئەو بنەمایە ینی مامەڵە لەگە زمانی کوردیا بکرێ، ینی بەو شێوە دابش کراوە کە ینی لە تەواوی دام و دەستگاکانی حکوومەتە بە تایبەت لەسەر نووسراوەکان و لەسەر قطع فلەکسی بەردەم دام و دەستگاکانی حکوومەت ئەبێ هەردوو زمانەکە بەکار بێت، زمانی عەربی زمانی کوردی. ئەمە جیاواز لەوەی کە تەواوی بەرپرسانی حکومی ینی بە تایبەت ئەوانی کە کوردن بۆ نمونە سەرە کۆمار، جەگری سەرکی پەرلەمان، پەرلەمانتاران، وەزیرەکان، بەڕێوەبەرە گشتیەکان، هەموو ئەوانە لە دانیشتە فەرمیەکانە لە کۆبوونەوە فەرمیەکانە بۆیان هەیە بە زمانی خۆیان قسە بکەن. ئەگەر ینی تەنانەت لە دەروی وڵاتیش ئەتوانن بە زمانی خۆیان قسەکەن. ئەمە لە دەسوورە ئاماژەی پێکراوە. ینی ئەگەر زمان نەزانن و ئەگەر زمانی شازانی و هەر حەزیان کرد بە زمانی کوردی قسەکەن هەر ئاساییە ئەبێت. بۆیە ئەمە ینی ڕێگە پێدراوە لەلایەن دەستوورە و لەگەڵ ئەوەشدا لە تەواوی ناوەندەکانی خوێندنە، لە تەواوی نووسراوەکانی سەردام و دەستگاکانە، لە تەواوی ینی ڕۆژنامە و گۆڤار و دەستگا میدیای فەرمی حکومیەکانە ئەبێ هەردوو زمانەکە بەکار بێ. بەڵام ئەوەی کە هەیە لە عێراقا ینی دەستور بەگشتی پێشێلێک، ینی نزیکی 54 مادەی دەستور تاوکو ێستا پێشێل کراوە کاری پێ نەکراوە. بەڵام زمانی کوردی لە پاش ساڵی 2005 و با بڵێن نووسینەوەی دەستوری عێراق کاری پێکرا، کاری باش پێکرا تا ساڵی 2012 شات. بەڵام لە ساڵی 2012 بەدواوە ینی با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان زمانی کوردی فرامۆش کرا، بە تایبەت لە ناوەندەکانی خوێندنە کە لە ناوەندەکانی خوێندنە ئێستا حاڵی حاضر لە ساڵی 2012 بەدواوە لە بەغدا لە شارەکانی ناوڕاستی عێراق لە شارەکانی خواروی عێراقا هێواشێش بە جۆرێک مامەڵی لەگەڵاکرا. ئێستا وەکو مادەی با بڵێن ڕەوشبەرزی وەکو ینی فەنی و ڕاضە تەعاملی لەگەڵاکرێ. ینی ئەگەر نەشزانی ئەگەر نەچیتە با بڵێن دووانەکەەوە ئەوە تو هەر ناجحەبی هاوشەوەی ئەو دوومادەیکە کە ئاماژەم پێکرد. بۆ ئێمە ینی خەتەرناکێکی گەورەیە لەسەر زمانی کوردی و لەگەڵ ئەوەش ینی بیانەوەی وەزارەتی پەروەردە ئەوەیە کە مامۆستای زمانی کوردیان نییە و هەر بخۆشیان ینی زۆر بایەق بە
ینی وانی کوردی نادەنەوە لە ناوەندەکانی خوێندنە چ لە بەغدا بێت چ لە شارەکانی کە بێت و لەسەر ینی تەنانەت لە زانکۆی بەغداش بە هەمان شێوە ینی بەشی زمان 11 بەشن بەڵام بەشەکان بەتەواوەتی ینی بایەخی زۆری پێدرێت لایەن کۆنسڵی وڵاتانەوە بۆ ئەوی کە زمانەکانی خۆیان بە زیندوی بمێنێتەوە بەڵام زمانی کوردی لە ساڵی 2020ەوە کە لە ساڵی 2020 دوایین دفعیان بوو ینی 15 قوتابیانە بوو بەڵام ئێستا بەگشتی مامۆستایان نییە و لەگەڵ ئەوەشە قوتابی شۆڕناگرن بە بیانووی نەبوونی مامۆستا بۆیە هەموو ئەمانە فەرامۆشکردنی زمانی کوردیە لە بەغداوە لە عێراق بەگشتی واوکات نووسراوی فەرمی سەردام و دەستگاکانیش لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لە ساڵی 2020ەوە لە سەردەمی با بڵێن مستەفا کاظمیەوە زمانی کوردی شەڵگیرەوەی هەموو ئەمانە فەرامۆشکردنن و ئەبێت لەلایەن پەرلەمانتارانی کوردەوە ینی زیاتر بایەخ بە زمانی کوردی بدرێەوە زیاتر داکۆچی لە مافی مانەوەی زمانی کوردی بکەن لەسەر حکومیەکان و لەسەر نووسراوەکانیش بە هەمان شێوە. بەڵێ سپاس دەکەین هاوکارمان شڤان جەباری لە بەغداوە لە ڕۆژی زمانی جیهانی دایک لەگەڵمان بوویت سپاس. هەر بەردەوام ببین بێگومان ئەو شارەی کە بە شاری فرەزماندا ئەنرێت و شارێکی کوردستانیە بەڵام ئێستا لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە ئەوە کەرکووکە کە دەچینە کەرکووک هاوکارم هێمن جەلۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت و سەبارەت بە پاراستنی زمانی دایک بە تایبەتی زمانی کوردی لە کەرکووک ئەو هەوڵانەی کە دراوە بۆی کە زمانی کوردی لەوێ لە یاد بکرێت یاخود زمانی کوردی لەوێ بە جۆرێک ململانەی لەگەڵا ئەکرێت هێمن دێنە لای تۆ لە کاتێکدا کە لە کەرکووک بە زمانی عەرەبی تورکمانی و سریانیش قسە دەکرێت ڕەوشی زمانی کوردی چۆنە کە زمانی دایکمانە. بەڵێ سۆڤانە کاربیانیتان باش دیارە کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەر بە تایبەت هەوڵی زۆر هەیە بۆ سڕینەوەی زمان و شوناس و ناسنامەی کوردی لەم شارە بەڵام وەکو هەوڵەکانی پێشووکە لە سەردەمی ڕژێمی پێشوە هەوڵە هەبوو هەموو هەوڵانە تا ئێستا خۆشبەختانە شکستی هێناوە ئێستا گەلی کورد و هاوڵاتیانی کورد لە کەرکووک بە زمانی خۆیان و بە جلوبەرجی خۆیان مارەسەی بڵێنژیانی خۆیانەکەن بەڵام وەکوتم هەوڵ هەیە نمونەیەکە هێنمەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن گەنجێکی کورد بە جلوبەرجی کوردیەوە لە ڕێگەی بەغدا بە 100 کەسی شۆڤێنیەوە لیاندا برینداریان کردانی ئەم هەوڵانە هەیە بەڵام کورد لەسەر پێی خۆی وەستاوە لەم شارە نمونەیەکی دیکە زیاتر لە 500 قوتابخانەی کوردی سەر بە خوێندنی کوردی لە کەرکووک هەیە مناڵی کوردستە بە زمانی کوردی زمانی دایکە خوێنێ ینی ئەو ئالەنگاریانە نەبووتە هۆیەوەی کە زمانی کوردی لێرە پەکی بکەوێت یاخود بێتە هۆیەوەی کە هاوڵاتیانی کورد پشت لە زمانی خۆیان بکەن لە کللتوری خۆیان بکەن لەسەرم بابەتە میوانم هەیە ماوەسەکار تاریخکارێزی ئەو کتێبخانەیەکی لە نێوجەرگەی شار کردوێتەوە خزمەتی زمانی کوردی و زمانی دایک و کللتور و نەتەوەی کورد دەکات لەم شارەی ڕۆژانە کۆڕ و سیمیناری زۆر بەسوود بۆ نووسەران ئەدیبان ئەنێتوان بڵێن ڕۆژانە ئەم شوێنە جمەی دێوە خزمەتی زمانی و کللتوری کوردیە کە ماوەسە تاریخ سڵاوت لێبێ ئەم ڕۆژە چۆن پێناساکەی لە ڕوانگەی جەنابتەوە. سلااو لە کاناڵە بە ڕێزەکەتان و سلااو لە تەواوی بینەرانی کوردستان 24 بێگومان زمانی دایک بۆ نەتەوەی کورد زیاتر لە هەر نەتەوەیەکی تر بە بڕای من بۆنێکی پیرۆزە چونکە نەتەوەی کورد هەڕەشەی سڕینەوەی ناسنامەی لەسرە لە هەر چوار پارچەی کوردستان و دەوڵەتانی داگیرکەری کوردستان بە شێوەیەکی زۆر ئاشکرا دژایەتی کللتوری کورد ناسنامەی کورد زمانی کوردی دەکەن. بۆیە ئەم ڕۆژە سەبارەت بە گەلی کورد ڕۆژێکی زۆر گرنگە. هەڵبەتە تا ئێستا تەواوی ئەو هۆڵانەی کە دراون بۆ سڕینەوەی زمانی کوردی شکستیان هێناوە هەم لەم پارچەی کوردستان هەم لە سێ پارچەکەی تریش. بەڵام زۆر گرنگە کورد پێداگر بێ درێژە بەوە بدا کە داکۆچی لە ناسنامەکەی کە زمانی کوردی بە تەواوی شێوەزارەکانی بپارێزێ چونکە ئەمە کللتوریێکی مرۆڤایەتیە و بەشێکە لە ناسنامەی تەواوی مرۆڤایەتی لە کەرکووک باز بکەی بامەسا ئالەنگارێنە چین و کورد بە تایبەت جەنابەت لە کتێبخانەکەی خۆت چۆن ڕوبەڕووی ئالەنگارێ نەبوویتەوە. هەڵبەت هەوڵ زۆر دراوە بەداخەوە کار بەوە کراوە
شوناسی کەرکک بگۆڕن لە چوارچێوەی ئەم هەوڵەدا کار بەوە کراوە زمانی کوردی ناکارا بکەن بە تایبەتی لە ئاستی فەرمیدا بەڵام بەڕاستی زمانی کوردی چونکە ڕیشەی زۆر بەهێزە لەم شارەدا چونکە زۆرینەی دانیشتوانی ئەم شارە کوردن کللتورێکی زۆر بەهێز ڕۆشنبیریە کوونەرێک ئەدەبێکی زۆر بەهێز لە پێش زمانی کوردیەوەیە بۆیە لە ئاستی جەماوەریدا زمانی کوردی زۆر بەهێزە و بەردەوامیش گەشە دەکات بەڵام لە ئاستی فەرمیدا بەداخەوە چێ پێش 2023 کە دەوڵەت بە ئاشکرا دژایەتی زمانی کوردی و دژایەتی کوردی دەکرد چ لە 16 ئۆکتۆبر بەدواوە هەمان بەرنامە دووبارە دەبێتەوە لە ئاستی فەرمیدا دەوڵەت مەسەلەن دژایەتی زمانی کوردی دەکات هەوڵەدا ئەو زمانە نابود بکە نابەکامی بکە نا ئامادەی بکە بەڵام خۆشبەختانە خەڵکی ئەم شارە ڕژدن لەسەر ناسنامەکەی خۆیان و ڕۆژ بە ڕۆژ زمانی کوردی و چالاکی ئەدەبی و هوەری بە زمانی کوردی زیاتر گەشە دەکات زیاتر جێی خۆی دەکاتەوە و زیاتر دەچەسبێ ڕێستانەیە ڕێستانەیە زۆر سپاس بەڕێز مامۆستا تارەخ کارێزی نووسەر بەڵێ ینی سۆڤانە کار وەکوتم ینی ئەم شارە بە تایبەت لە فەرمانگە حکوومیەکانیش ئێستا لە هەندێک فەرمانگە کێشە بۆ هاوڵاتیان لە بەتایبەت لە نووسراوە فەرمیەکان زمانی کوردی بەکار ناهێنن بەڵام وتم هەموو هەوڵانە هەم بە هەوڵی بەرپرسانی کورد هەم بە هەوڵی هاوڵاتیان تا ئێسانی سەری نەگرتووە بەڵێ هێمن دەلۆ پەیامنێرمان لە کەرکووکۆ لەگەڵ مامۆ سوپاس بۆ تۆ هێمن لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا بێگومان زمانی کوردی بە شێوەزاری جیاوازەوە قسەی پێدەکرێت ئەوە جێگەی خۆشحاڵیە وا دەکات هەموو کوردەکان هەرچۆنێک بێت لە یەکتر تێبگەن و بە یەک زمان قسە بکەن بەڵام بەهۆی وابەستەبوونمان یاخود بەستانۆمان بە هەندێک وڵات هەندێک جار ناچار بووین کە ئەم زمانەمان گرفتی بۆ دروست بێ لە ڕووی خوێندنەوە لە ڕووی نووسینەوە لە ڕووی مانەوە تەنانەت لە بەکارێنان و مامەڵەکردنی ڕۆژانەش ئەم زمانەمان ڕەنگە وەکو زمانێکی فەرمی هەندێک جار ڕێگری لێ بکرێت دەڕۆین بۆ دیاربەکر لەوێ مایر یوکسەر لەگەڵمان دەبێ مایر سلااو دەبێ بەیانیت باش زمانی کوردی ئەگەر بێت و پێی نەخوێندرێت لە قوتابخانەکان ڕۆژانە مامەڵی پێ نەکرێ بە دروستی چ کاریگەری دەبێت لەسەر زمانی کوردی و لەسەر شارەکە و بەگشتی لەسەر هەموو کوردستان بەیانی باش لە باکوورە کوردستانی و تەواهیە تورکیایە گرنگیەکە جودا هەیە ji بۆ ڕۆژە زمانی زگماکیە جیهانی ji ber ku pirsgirêkên zimanê Kurdî hene li bakurê Kurdistan û tevahiya Tirkiyeyê her ku diçe di jiyana rojane de bikaranîna zimanê Kurdî kêm dibe bi taybetî jî di nava zarok û gêncan de kêm dibe sedema sereke jî ew e ku di qada fermî de statûyek a zimanê Kurdî tune ye di nava pergala perwerdehiyê de statûyek a zimanê Kurdî tune ye tenê ji sala 2012 ve wek waneya bijareya zimanê Kurdî mafek di qada perwerdehê de ji bo zarokên Kurd hatiye nasîn û di zanîngehan de jî beşên Kurdî hatibûn vekirin li ev yek jî têrê nake ku zimanê Kurdî were parastin pêşî li bişaftinê were girtin ji ber ku 100 sale ev pergala bişaftinê di meriyetê de ye zimanê Kurdî her ku diçe di jiyana rojane de kêm dibe îro bi vê boneyê ji aliyê saziyên sivîl ji aliyê partiyên siyasî ve li Bakurê Kurdistan taybetî jî li Diyarbekirê di çalakî û bername werin li darxistin dê meş werin li darxistin daxuyaniyên çapemeniyê werin dayîn û her wiha dê konferans werin dayîn destpêkê dixwazim veyekê bêjim wê îro partiya Wekhevî û Demokrasiya Gelan partiya Demê wê saet sisê meşekê li dar bixe ji bo ku xwedî zimanê Kurdî were derketin û her wiha zimanê Kurdî bibe xwedî statû li gel veyekê partiya Doza Azad Hüdapar jî piştî nîvir û saet diduê wê li navçeya Sûra Diyarbekirê meşekê li dar bixe ji ber mizgefta Nebî heta ber mizgefta Mazin wê bimeşin parlamenterên Hüdaparê û her wiha namzetên Hüdaparê şaredariyê jî wê di vê meşê de beşdar bin li gel veyekê partiya Kedê jî û saet yekê wê li avahiya xwe daxuyaniyek a çapemeniyê bide li gel veyekê de platforma zimanê Kurdî
ایوانا جورا پیشسازی بازرگانی دیاربکر ده کنفرانس کلدار بخه مجارا کنفرانس جی زمان و سیاست مدارن کردان جی راستی رخنیان تینیم باکور کردستان جبر کو زمان کردی دخباتن خدا زیده بکار ناینن بطایباتی جی تاماجه کرن کو ین سرناو کردان سیاست دکن دوی زمان کردی جی بزانن دوی واریده رخنه هنه دوی مجاره دوی کنفرانس سک ورل دارخستن جی آلیه پلتفرما زمان کردی و اف کنفرانس دیواره داین دیسا پشتی نیورو لپارقا روژاوا یا دیاربکر و بەڵێ سپاس دەکەین ماهێر یوکسەل لە دیاربەکرەوە لەگەڵمان بوویت. بەڵێ سەبارەت هەر بم بابەتە ئەمێنینەوە چونکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە گفتوگۆی زیاتر ئەەکەین میوانی تایبەتیشمانە بێت سەبارەت بەمە کە 21 شوباتی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی زمانی دایک دیاری کراوە. جا لەم ڕۆژە ژمارەیەکی زۆری چالاکی زمانەوانی لە سەرانسەری جیهانیش بەڕێوە دەچن. بە گوێرەی زانیاریەکان زیاتر لە 6,000 زمان لە جیهاندا هەن بەڵام تەنیا 100,000 یا 100 جۆریان زمانی فەرمین و لە کۆی ئەم 5,900 زمانی دیکەشن کە مەترسی لە ناوچوونیان لەسرە. جا نزیکەی 500 زمان بەهۆی نەبوونی پیتی نووسین و بەکارهێنان تەنیا وەک زمانی قسەکردن ماونەتەوە لە نێوان خەڵکا قسەی پێ ئەکرێت دەگیناوەکو نووسین بوونی نییە و ئەمەش واکات کە ئەو زمانە بکەوێتە لێواری ونبوون و سڕینەوە. ئەمە لە کاتێکدایە کە زمان تاکە ئامرازی سەرەکی پەیوەندیکردنی نێوان تاکەکانی کۆمەڵگایە سەرجەم ئامرازەکانی دیکە کە ئامرازی پەیوەندیکردن لە زمانەوە سەرچاوە دەکرێت. لەگەڵ هاتنی 21 شوباتی هەر ساڵێک لە سەرانسەری جیهان بە بۆنەی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خەڵک لەبارەی گرنگی زمانی دایک ئاهەنگ ساز دەکرێن. زمان یەکێکە لە ئامرازە سەرەکیەکانی گەشەکردنی منداڵ تاکە ڕێگەیە بۆ فێربوون لە پەروەردەدا و مرۆڤ بە زمان دەچێتە ناو چاڵاکی و ژیانی کۆمەڵایەتی. زمان نەکتەنیا ئاستی ژیری و ڕۆشنبیری گەورەکان دەستنیشان دەکات بەڵکو لە ڕێگەی زمانەوە دەتوانرێت ئاستی ژیری و زیرەکی منداڵانیش پێوانە بکرێت. ڕەگ و ڕیشەی ئەو ڕۆژە بۆ ساڵی 1952 دەگەڕێتەوە کاتێک ژمارەیەک قوتابی زانکۆیدا کە لە دژی سیاسەتی یەکزمانی ناڕزایان دەربڕی و 11 کەس بەدەستی هێزە ئەمنیەکانی پاکستان کوژران. لە ساڵی 1956 دەوڵەتی پاکستان لە وڵاتەکەی بە ناچاری لە ژێر فشاری شەقام دانی بە زمانی بەنگالی دانا. بۆ یەکەم جار ڕێکخراوی یۆنسکۆ لە حەفدەی تشرینی دووەمی ساڵی 1999 21 شوباتی هەموو ساڵێکی وەک ڕۆژی جیهانی زمانی دایک ناساند و دواتر لەلایەن کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکانەوە پەسەند کرا. یەکەم ئاهەنگی سەرانسەری جیهانی بۆ ڕۆژی زمانی دایک لە 21 شوباتی ساڵی 2000 لە ژێردروشمی بەرەو پێشبردننی ئاشتی و فرە زمانی لە سەرانسەری جیهان و پاراستنی هەموو زمانە دایکیەکان بەڕێوە چوو. لە سەرانسەری جیهان لە کۆی 6,000 زمانی جیاواز تەنیا 100 زمان بە فەرمی کاریان پێدەکرێت و مامەڵە ئیداریەکانی پێڕایی دەکرێن. 5,900 زمانی دیکەش کە زۆربەیان ئامرازی سەرەکی پەیوەندیکردن لە ناو کۆمەڵگاکان بەڵام بەهۆی نەبوونی پیتی نووسین لە بەشێک لەو زمانانە نزیکەی 500 زمان لە لێواری ونبوونن. ئەو زمانانەی تا ئێستا لە جیهان تەنیا بۆ قسەکردن بەکاردەهێنرێن و لە مامەڵە فەرمیەکاندا کاری پێناکرێت ژمارەیان 5,400 زمانە و مەترسی لە ناوچوون و کاڵبوونەوەیان لەسرە. هەرچەندە ناتوانرێت سەرەتای زمان دیاری بکرێت و ڕەگ و ڕیشەی بە قوڵایی مێژوودا داکوتیوە بەڵام تا ئێستاش لە زۆرێک لە وڵاتانەی دوو جۆریان زیاتر زمان و پێکاتەی جیاوازیان تێدایە توێژی دەسەڵات زمانەکەی بەسەر پێکاتەکانی دیکەتە دەسەپێنێت و هەوڵی قەدەغەکردن و لە ناوبردننی زمانیان دەدات و کۆتوبەند دەخاتە بەرفێربوون و خوێندن بە زمانی دیکە بە تایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراویش ئەو وڵاتانەی کوردی لێیە. هۆشیاربەنانی کوردستان 24. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی زمانی دایکە بەلای ئێمە زمانی کوردی شیرینترین زمانە و لەسەر ئەم بابەتە دەوەستین دەوڵەمەندی زمانی کوردی بە چەندین زاراوە و پاراستنیان لەگەڵ بەڕێز موساد دەقتۆڤی نووسەر و ئەدیب قسە دەکەین لە دهۆکەوە لەگەڵمان دەبێ. سڵاوت لەبێ و بەیانیت باش بەڕێز موسەدەق خۆشحاڵین لەگەڵمانی ئەم بەیانیە لەسەر بابەتی زمانی دایک قسە دەکەین. ئێمە سەرڕای ئەم هەموو هەڕەشە و ئەم هەموو داگیرکاریە و ئەم هەموو زوڵمەی بە درێژایی مێژوو بەرامبەر
کورد کراوە کورد چۆن توانیوێتی زمانی خۆی بپارێزێ. سڵاو و ڕێز بۆ هەوا و بۆ بینەرێن کەناڵی هەوا سڵاو و ڕێز بۆ هەمی وان کەسانەوێن بەرگریە زمانی کوردی دکەن تایبەت لە باکوورێ کوردستانê گۆ هەوەکە بەرفرە هەبوو دژاتیە زمانی کوردی هەیە هەمان دەمدا vêgovê هەندێک چالاکوانên کورد دڵسوزên دووزان تەوایەتی هەوەکە بەرفرە بۆ بەڕاستمیکردنا زمانی کوردی لە باکوورێ کوردستانê هەیە. هەندی پەیوەندی زمانی کوردی بە هەی ژبەر و زمانی ملەتی کورد ساڵە 1920 و ئەنکو پشتی شەڕە جیهانی ئێکی سەر چەند دەولەتان هاتیە دەباشکردن. هەر دەولەتێکێژی هەمی ڕەنگۆ دژاتیە زمانی کوردی کردیە. تنێ عێراقی ئەو ژی نە لە هەمی دەڤەرین کوردستانê چەند پارێزگەهێکی کوردستانê حتا ئاستێکی سەرەتایی خواندن زمانی کوردی هەبووە. لێرگەل هەندێکدا کو خواندن وان دەڤەران هەبووە چەندین دەڤەرە دی بوو نمونە کەرکووک دەڤەرە بادینان ئەنکو پارێزگەها دووکێ کوردێت پارێزگەها باقووبە زمانی کوردی لێ نەهاتیە خواندن. ئەڤەژی بووە ئەگەرێ هەندێک و زمانی کوردی وان پارێزگەهن کوردستانê بەرەف پاش ڤەچوویە و زمانی عەرەبی جێوێ داگیرکریە. پشتی سەرهەلدانا 1991 زمانی کوردی پرانیا کوردستانê تایبەتی ئەو دەڤەرên کەتینە ژێر دەسەڵاتی هەرێما کوردستانê ku êkîşwana jî devera badînan an ku parêzgeha duhûkê bû zimanê kurdî hatiye xwandin û pişanazî ve em dibêjin zimanê kurdî diyalekta kirmanciya bakur niha gehişte qonaxa zankuyan û çendîn barname bilin jî vê zimanî û vê diyalektê hatîne wergirtin. Eve pêngaveka baş e em bînîn serkeftine lê heman demda jî gelek alangarî an jî astan ketîne tereka xwandina Kurdî parêzgeha Duhokê. Bale. Mamosta Musaddiq ta çende giringa ka la kateka ka zarawakani badînan zorin و بتوانرێت پارێزگاری لەو زاراوانە بکرێت ئەمە تا چەند گرنگی هەیە بۆ دەوڵەمەندی زمانی کوردی کە ئەو زاراوانە وەکو خۆی بمێنێتەوە و پەرشیان پێ بدرێت. ئەو خۆ گرنگی توێ چەندێدایە ئەم هەمی دیالێکی ئەنکو زاراوەیان زمانی کوردی پارێزین چه یەن دەڤەرە بادینان ئەنکو پارێزگەها دووکێ بیت ئەن دەڤەرên دیên کوردستانê بیtin. لێ هەندی پەیوەندی پارێزگەها دووکێ بە هەی Ez şanazî verbêjim piştî sala 1991 an ku serheldana bihara 1991 xwandina Kurdî şêwezarê Kirmanciya Bakur an jî badînanî wekî hindek bêjin cihê xwe girtiye. Lê weku cihê xwe girtî rastî bî heman demda jî astengil ber xwandina Kurdî li vê deverê heye. Bû nimûne ev xwandingehê zimanên biyanî têne vekirin debînî jimareka zû a xelkê me fêr bûye zarokêt xwe virêkete wan xwandingeha li wan xwandingeha jî eger giringîdanek zimanê Kurdî hebî giringîdaneka geleka kême lawma debînî gelek zarokên me vêgovê li parêzgeha Duhokê hêdî hêdî nêzîke dêş zimanê Kurdî an ku zimanê Dayikê dîrkevin. Heman dem jî da me astangek heye li sunûrê parêzgeha Duhokê û ew deverê Kirmanciya Bakur xwînin ew jî astanga heta vêgovê em neşiyane şêwezareke standard çêkin. Bû nimûne dê berê xwedenê li beşê xwandina Kurdî li vê zankuyê bû zankuya Kurdî renge alogorek renivîsya wan da mustelehata da xwandinê da heye. Dêberê xwedênê navbera kenalê me esmanî da bû nimûne kenalê hewayê berêz, kenalê Rûda, kenalê Kurdistan gele kenalê dî dêbîn diyalektekê gel cemawerê xwe daxivin ku ne diyalekta vê deverê ye an ku devera bedînan e. Beramberî wan da dêbînîn kenalê me lokal an ku yê navxweyê Duhokê diyalekteka dî daxivîtin. Lewma ez baş dizanim li vê deverê an ku vê parêzgehê me nîmçe akademiya Kurdî an beşek ji akademiya Kurdî heba li vêrê ku kar bû standardkirina şêwezarê xwandinê şêwezarê Kirmanciya Bakur li vê deverê kiribo. Ev jî pêdiviya hemî saziyet me roşnbîrî û rojnamavanî û akademî bejdar bin vê evîdê da. Da em pişêne çi nebîtin me
شێوەزارێکی ستاندارد هەبیتن ئەو شێوەزارە گەر شێوەزارە ستانداردی کرمانجییا باشوور باشە ڕۆژێدا بەرەف پێشڤە بچن. سەر پرسیارەتە بەلێ ئەس دیگەل وێ چەندێمە هەمی دیالێکت و شێوەزار و گۆڤەرێت زمانی کوردی هەندیت شیاندا بێتن بێنە پاراستن چونکو vêgovê wekî berî vêgovê jî raportê tewenda diyar bûy gelek ziman û şêwezarê li cîhanê yê beref nemanê diçin. باشە مامۆستا مصدق تایبەت بە یەکانگیری زمان یاخود یەکگرتووی زمان ئێمە دەزانین شێوەزاری جیاواسێ لە کوردستان لە پارتە جیاوازەکانی کوردستان تا چەند گرنگە زمانێکی یەکگرتوو هەبێ هەمومان تی بگەین و هەمومان پێی بنووسین ینی بۆ نمونە وەکو قەواعیدی عەرەبی وەکو زمانێکی فەرمی مامەڵەی لەگەڵ دەکرێت گرنگە ئێمە وەکو کورد زمانێکمان هەبێ مامەڵەی فەرمی پێوە بکرێت ئەس گەل وێ چەندێ دۆمە بەلێ گرنگەمە زمانێک هەبیت ئۆنمە هەبایە بەلێت vê قوناغا ئەم vêgovê têda dijîn ئێمە çi zimanê standard nînin an jî bêjin zimanekê edebî yekgirtû menîne. Lew malvêrê ev pêngava hindek kanalê Kurdistanî tovêjin êk ji wan kanalê hewe ye ku vêgovê tu kirmanciya xwarê li gel min taxivî û ez kirmanciya Bakur bersiva te dam. Ez bêjim ev pêngaveke bo hindê nabêjime te dê zimanekî standard çêbît lê em hemû dê şên tê ku dû bigehîn. Heman dem das mesela pêşniyar dikem ew xwendinigehê xwendina kirmanciya Bakur lê tête xwendin beramberî wê da derseka rêkûpêk û ya baş ya kirmanciya xwarê hebît. Heman şêwel deverê kirmanciya xwarê tête xwendin giringiyeka taybet kirmanciya Bakur an jî kirmancî serû wekîl bêjnê bête dana em vê çendî dêşiyên her du şêwezarên me nîv standard kun çunku nebûyne standard nêzîkî êk bikên. Heman dem jî da ev du şêwezare dê dergehekî vekin sê parçe dîl Bakur û Rojava û Rojalatê Kurdistanê ew jî beref hevdunyasînê an ku şêwezarê wana nêzîkî êk bibin. Ez vê çendî bînim soziyet me ragihandinê bi taybetî jî kanalên asmanî û gel kanalên sosyalê karekê baş kiriye heta ku vêgovê her du şêwezarê kirmancî serû jêrî yan Bakur û Başûr nêzîkî êk bûne ve karekê baş daya û ev danûstandina ez û tu jî ker her du şêwezara herêkî şme şêwezarekî yan diyalektekî peyvîtin berhemê wê çendê ye. باشە مامۆستا تا چەند گرنگە کە کەناڵەکانی ڕاگەیاندنی کوردی کەناڵە ئاسمانیەکانی کوردستان هەوڵی ئەوە بدەن کە دیالێکتە جیاوازەکانی کوردی لە ناو پرۆگرام و تەنانەت هەواڵەکانی جێگە بکەنەوە ئەمە تا چەند ئەتوانێت پارێزگاری لە زمانی کوردی بکات ئەتبێژم بەرسڤە پرسیارên dîda me bersivê çendê da ez zor ya giringê ku kenalê me hemî şêwezarê Kurdî bi taybetî ew her du şêwezarê vêgovê bûne şêwezarên serekî kirmanciya Bakur û Başûr giringî bi deng û basa bidet bername bidetin şirovekirinê siyasî bidetin şirovekirinê te roşnbîrî bidetin da em şên tiye ku dû bigehîn. Ez şêm li vêrê bû te nimuneke bînim bo nimune li destpêka salên heftiyan pêştir jî ez xû sedemekê zor bajêra Silêmaniyê jiyê me. Eger wî demî te got bo êkî avê bidemin tiştekî zor namû bû xerîb bû nîkî. Bez vêgovê her li bajêrekê wekî Silêmaniyê dehan û sadan peyvê te kirmanciya Bakur têne bikarînan. Heman şêwe da li vê devera me ya badînan ku vêgovê parêzgeha dûkê tête niyasîn wî demî heketep şêwezarê Soranî ya kirmanciya Başûr axiftibo da rengek tiştekî namû xerîb bû. Bez vêgovê ev bûye tiştekî asayî ku ez biçim Silêmaniyê kirmancî baxivim ya Silêmaniyê bête dihûkê şêwezarê Başûr baxivî. زۆر سپاس مامۆستا مصدق تۆ vê ئەدیب û نووسەر لە دهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ. سپاس. بەڵێ هەر بەردەوامی لەگەڵتان نەمتەوەرە تەوەرێکی زۆر گرنگە دەچینە رووسیا وەک دەزانن کە لە قەوقاز لە رووسیاش با بڵێن ئەگەر باسی قەوقاز بەتەنیا بکەین یاخود کوردی زمانان لە رووسیا یاخود کوردانی رووسیاش لەوێ با بڵێن هاوڵاتیانی کوردمان هەیە کە بە زمانی کوردی هەوڵی ئەوە ئەدەن کە بنووسن بخوێنن
پارێزگاری لە زمانی کوردی بکەن بۆ مەبەستا هاوکارمان خۆشەوی محەممەد لە رووسیا و لەگەڵمانە کە ئەو سەبارەت بە زمانی کوردی لە رووسیا گفتوگۆمان لەگەڵەکە و زانیاریمان پێدا تا چەند هەوڵدراوە لەلایەن کورد لە رووسیا زمانی کوردی پارێزگاری لێ بکرێت و نەوە لە دوایەوە بۆ یەکتری ئەم زمانی دایکە پەرەی پێ بدەن و بۆ یەکتری بگوازنەوە چ لە ڕووی نووسین بێت چ لە ڕووی ئەو کارانەوە بێت کە کار و چالاکین لە بەستنی کۆڕی شعری و هەروەها بوونی شانۆگەری بە هەموو جۆرێک چۆن پارێزگاری لەو زمانە ئەکرێت خۆشەوی سڵاوت لێ بدەینەلات. بەڵێ بەیانیتان باش ڕۆژی زمانیشتان لێ پیرۆز بێت ئەمڕۆ لە رووسیاش بەو پێی کە ڕۆژی زمانی دایکە رووسیای فیدرال لە 89 هەرێمی فیدرالی پێکاتووە کە لەم هەرێمانەوەتەوە لەم 89 هەرێمە 1993 نەتەوەی جیاجیای تێدا دەژین و لە هەر 89 هەرێمەکە 81 زمانیان کراونەتە زمانی خوێندن لە هەرێمەکان لە وەکو هەرێمێک یاخود وەکو کۆماری داغستان زیاتر لە 24 دیالێکت و زمان قسەی پێدەکرێت و ئەوانە مافی خوێندن و قسەکردن بە زمانی خوان هەیە بەڵام زمانی فەرمی زمانی رووسایە لە سەرانسەری رووسیادا لە رووسیادا ژمارەیەکی زۆر کورد دەژین بەپێی ئەو ئامارانەی کە لە ویکیپیدیا ئاماژە پێکراوە کە 63,000 کورد دەژین بەڵام ئامارە نافەرمیەکان ئاماژە بۆ دەکەن کە 9 ملیۆن کورد دەژێت بەو پێی کە کەوتونەتە ناوچەی جیاجیاوە بەدەر لە رووسیای فیدرال بەو پێی کە لە سەردەمی یەکێتی سۆڤیەتدا کۆمار 15 کۆماری تر لە ناو چوارچێوەی یەکێتی سۆڤیەت دابوون ژمارەیەکی زۆر کورد کەوتونەتە ئەوێش بۆ نمونە ئەگەر باس لە کازاخستان بکەم زیاتر لە 150,000 کورد لە کازاخستان دەژین ماوەکانی پێش و ئێمە بۆ چەند کارێکی ڕۆژنامەوانی چووبووینە ئەوێ جیلی نوێیان بە تایبەتی منداڵەکان زۆر بەکەمی زمانی دایکیان دەزانن بەو پێی کە باوکو دایکیان سەرقاڵی کارکردنن تەنها ئێواران کە دەگەڕێنەوە ماڵەوەکو بۆ خۆیان باسییان لێوە دەکرد کاتێکی زۆر کەم هەیە کە لەگەڵ منداڵەکان گفتوگۆ بکەن چونکە زۆرینەی کاتەکانیان لە قوتابخانەیە تاوەکو ئێواران دواتریش کە دێنەوە لە ماڵەوە خۆ بخۆیان هەر بە زمانی تر قسە دەکەن ئەوەی کە ئێمە سەرنج زمان لەیدا منداڵان تاوەکو تەمەنی 15 ساڵانیش زۆر بەکەمی چەند وشەیەکی زمانی کوردی دەزانن بەڵام ئەمە من باز لە شارە گەورەکان دەکەم بۆ پێی کە خەڵک لە گوندەکاندا دەژێ زۆرینەی گوندەکان کوردن لەوێ منداڵەکان هەم لە کاتی یاری و گەمەکردندا بە زمانی کوردی قسە دەکەن ئەمە لە رووسیاش بە هەمان شێوە بەرچاو دەکەوێت و شتێکی دیارە ئەو شتێکی خاڵێکی ترک من کە دەمێ ئاماژەی پێ بکەم ئێستا یەکێک لە نووسەر و توێژەرەکان سەرقاڵی لێکۆڵینەوەیەکە لەسەر ژمارەی کوردان لە رووسیای فدرال کە هێشتا توێژینەوەکەی بەردەوامەوەی کە دەستی پێڕاگەیشتووە تا ئێستا توانیوێتی کوردان لە 270 گوند یاخود شار و گوندی رووسیا بدۆزێتەوە وەکو چۆن لە توێژینەوەکەی خۆی باسی لەوە دەکات کە دەڵێ لە گوندێ تەنیا یەک کوردەژی لە گوندی شەیە زیاتر لە 1000 هاوڵاتی کوردەژین. بەڵێ سپاس دەکەین هاوکارمان خۆشەوی محەممەد لە رووسیاوە لەگەڵمان بوویت. ئەمڕۆ بابەتەکانمان کە لەسەر زمانی جیهانی دایکە تەنیا لە نێوستۆدیۆی ناوەند نابێ بێگومان لە سلێمانیش بابەتی جیاوازمان دەبێ وەک ئەوەی کە لە دووەکیش میوانمان لەگەڵ بوو شێوە زاری جیاواز و زۆر لە هەرێمی کوردستان هەن. بەڵێ بۆیە لێرە ئێمە هەر بەردەوام ببین لەگەڵتانە بەڵام لە ستودیۆی سلێمانیەوە من و هاوکارم هەکار پێکەوە خواحافیزیتان لێکەین و ماڵاواییتان لێکەین لێرەوە ئەوەی بینەر دەستپێرینە دەست هاوکارمان دالیا کەمال و ستافی پرۆگرامی بەیانی 24 لە سلەیمانی و لەوێەوە میوانی تایبەتیش سەبارەت بەم بابەت هەیە ئێمە پێتانەڵین خواتان لەگەڵ و بە دالیاڵین سڵاوە لێبێ. سڵاو سۆبان سڵاو هاکار بەیانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت
دڵخۆشم لەم ڕۆژە بە تایبەتی کە ڕۆژی زمانی کوردی ئێمە لەگەڵتانین با ئامادەکردنی چەندین تەوری تایبەت وەکو بەشێک لە تەورەکان لە ستۆدیۆی هەولێر پێشکەشکران بەشێکیش لە تەورەکان لە ستۆدیۆی سلەیمانی پێشکەش دەکرێت. دیارە زمان ڕۆڵێکی زۆر گرنگیە بۆ شوناسی هەر نەتەوەیە هەتا وەکو لێت قەدەغە نەکرێ نازانی کە ئەم زمانە چەندە ڕۆڵی هەیە. ئێمە لەم ڕۆژەیە ئەم گوڵە نێرگزە پێشکەش دەکەین بە هەموو ئەو کەسانەی لە ڕێگای پاراستنی ئەم زمانەوە خۆیان کردوتە قوربانی. هەر لەو چارچەوەیە فیچەرێکی تایبەتمان بۆ ئامادەکردوون کە باز لە شێوەزاری هەورامی دەکات. با پێکەوە ببینین. زمانی دایک پارێزەر و دایکی بەهانەتەوایەتەکانی گەلێک. ڕۆژی زمانی دایکتان لێ پیرۆز بێ. ئەمڕۆ لە هەورامانین باسی زاراوەی جوان و شیرینی هەورامیتان بۆ دەکەین. تەلە بە وەشەویستەکار و بوونۆ زمان و ئێوێ حەسکر و ئیتەلە بە وەشەویستیما بەیا گورانیێمە پێشکەشە کەرە دەیبێ دیگۆ فەرماودی زمان و ئێمە پیسە گرد و زمان و زار و نەتەوەکاتەری ئێمە چکارو یاردش کەرمێ یاردشکەرمێ و کە بچین ناوچە هۆرامانیێنە بە تایبەتی کە هۆرامینمی بە زمان و ئێمە قسە کەرمێنێ اینجا کاتی کە مێمی پێمەکتەبی تەلەبەکەیما دەرزواتێما بە زمانی سۆرانیا بەڵام چن ئانێچە هۆرامی جماچمی یعنی ئێمە بە زمانی هۆرامی ئارۆ پێسە گرد و نەتەوەکە جیهانی ئێمە شانازی بە زمان و هۆرامی و کەرمی. بەنسبەت ڕۆژی دایکەوە پیرۆزبایی لە هەموو کوردێکەکەم ئێمە هەورامی هەموو کاتشانازی بە زاراوەکەمانەوەکەین کە هەورامیە و قوتابیەکانمان زۆربەی کات کە مامۆسایان وانە ئەڵێنەوە هەم بە زمانی سوۆرانی بەڵام ئەگەر بکرێت جاری وا هەیە بە زمانی هەورامیش قسەیان لەگەڵاکەن بە زاراوەی هەورامی بۆ ئەوەی زیاتر فێر بن. بە هەورامی ئەگەر من پێتان بڵێم ئەبێ بڵێم چی؟ ڕۆژ زمان و ئێتان مبارەکە بوو. مبارەک بێ. چ شتێکتان هەیە بە هەورامی بۆم بڵێن؟ چیتان هەیە؟ شارێکی هەورامی بۆ بڵێن. ئارو زاڵان ئارو زاڵان پەپولۆ باخچۆ گوڵان پەپولۆ باخچۆ گوڵان پۆکەی ئارۆفرەوەشە پۆکەی ئارۆفرەوەشە جەرام و ڕێوی گەشە. چۆنیت؟ خاسەنە. خاسەنی؟ بەڵێ. باشە. چ وشەیەکی هەورامی زۆر زۆر لا خۆشە؟ گەرەکەمەنی. یعنی چی؟ یعنی خۆشمەوەی. خۆشمەوەی منیشتم خۆشەیە. سپاس. هۆرامی فەخرەوە چون من هۆرامیە نا چونکە هۆرامی گلێەوە هەن وەروانەیە من شانازیش خۆەوە کرد و چونکە دژمنایەتی کەسی مەکەڕ و سوکایەتی کەسی مەکەڕ و مەگریۆشن خەڵکی داخ و داخ و دەرد هێناسانی سەر پیریم ئاماری و جوانی وێرد نێمانی تاسۆق تایسە نامانی ئیسا ئامانی گیانی مسانی نێمان بۆ خاتر ئەو بڕەخسوارەیە تۆ بە ئاسانی گیانین دەربارە سەیەکە جیم ساداتن تەنجا ماقسەد ماڵین گشتمان سەجادینی سەیێن و هەند لە هەورامانە نزیک هەجێچ. باشە لە ڕۆژی زمانی دایکە چی ئەڵێ بە هەورامی؟ وەڵا لە ڕۆژی زمانی دایکە بە هەورامی ئێژن ڕۆئەوێ ڕۆئەوێ. دووبارە سڵاو دیار ئەم فیچەرە خۆم بە شێوەیەکی مەیدانی هەم چوومەتە تەوێڵە بیارە خوورماڵ تاوەکو لە نزیکەوە خەڵکی ئەو ناوچێ بدوێن لەسەر زاراوەی هەورامی کێکێکە لە زارا و لە هەجە جوانەکانی کوردی و ئەوان زۆر بە جوانی کە ئەوەی دڵخۆشێکردن تەنان مناڵەکان زۆر بە وردی قسەیان لەسەر زاراوی خۆیانە کرد تاوەکو چەندێک گرنگە و چەندە خۆشیانەوێت هەر لەسەر زمانی کوردی زمانی دایک دوو میوانی زۆر ئازیزم لەگەڵدا ئەویش خاتوو دڵنیان محەممەد وەکو نووسەر وەکو ئەکتەر لەگەڵمایە هەروەها خاتوو دیمەن عەبدوڵڵا کە نووسەر و لێکۆڵەرە و هەروە بەڕێوبەری
چالاکی وێژەی سلەیمانیە دڵخۆشم کە لەم ڕۆژە پیرۆزەیە لەگەڵ دوو خاتونی زۆر ئازیزا گفتوگۆ دەکەم لەسەر ئەم بابەتی زمان و گرنگی زمان بە تایبەتی خاتو دڵنیاگەلەوە دەست پێ بکەم لە تۆوە هەردووکتان بەخێر بن جارێکی دیکە سوپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵ ما بوون باس لەوە بکەین بە تایبەتی نووسەری کورد و نووسەری ژن تا چەندە گرنگی بە زمانەیە و تا چەندە گرنگە لە ناو پەرتوکەکانمانە زمانێکی پاراو هەبێت. سڵاوتان لەبێ و بەیانیتان باش بە دڵنیاییەوە کە دەڵێ نووسەر واتە نووسینی زمانی دایکی خۆت سەرەتا ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە من وەکو نووسەری کتێبێک لە ئاستم خاتونە عەزیزە من یەکەم کتێبم هەیە سپاس دەکەم کە تازە دەستم پێ کردووە و 2 ساڵە بێت چاپم کردووە بەڵام زۆر گرنگیم بەوە داوە کە کوردیەکی تەواو لە کتێبەکە هەبێت بۆ ئەوەی خوێنەر کە خوێندیەوە بە تەواوەتی لەوە تێبگا کە نووسەر کووردە و کوردیەکی زۆر پاراوی لە کتێبەکە بەکارهێناوە. باشە. هاتو دیمەن وەکو ئێوە خۆتان ئەزمونێکی زیاترتان هەیە تا چەندە گرنگە خۆی زۆر گرنگە کە ژنان بنووسن قەڵەمی ژنانمان هەبێت بەڵام کاتێکە بینین ئەگاتە بابەتی زمان و پاراستنی زمان ئەبێت زۆر هەست بە بەرپرسیارەتی بکەین کەواتە چۆن بتوانین ئەو پەرتوکانەی کە چاپەگرێتوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و مۆڵەتی پێدەدرێت لە ڕووی ناوەڕۆکەوە زمانێکی زۆر پاراوی هەبێت. هەڵبەت سەرەتا بێن باش بۆ هەموو لایەک و ئەم ڕۆژە پیرۆزە بەڕاستی ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە و پیرۆزبایی لە هەموو تاکێک و لە هەموو کوردێک و لە هەر چوار پارچەی کوردستانەکەم هەڵبەت زمانی کوردی یاخۆ باڵین زمانی دایک لە نێو هەموو میلەتانە ڕۆڵێکی یەکجار زۆری هەیە چونکە ئەبێتە شناسینێتەوە ئەبێتە کەسایەتی تۆ ئەبێتە ناسنامەی تۆ ئێمە ئەگەر زمانمان نەبێت کەواتە شناسمان نییە کەواتە ناسنامەمان نییە ئێمە بەچی ئەناسرینەوانێ بۆ زمانی کە هەر تاکێک قسەی پێ ئەکا کە زمانی دایکێتی ئێمە بەچی ڕۆشنبیر ئەبین ئێمە ئەتوانین بەچی قەڵەمەکانمان بەرەو پێشەوە بەرین هەر بە زمانی دایکە واتە ئەوەی زمانی دایکی داهێنانی تیا ئەکا ئەو بیرە قوڵە و معریفە کۆڵەکە لە نێو ئینگلیزیاکە پێی ئەوترێ نۆڵج لە چیوە سەرچاوە ئەگرێ لە زمانی دایکەوە واتە کە ئێمە زمانی دایکمان نەبێ ناتوانین بگەین بۆ نۆڵجێک کە هەموو تاکێک پێویستە بتوانێت لێ کۆڵینەوە یاخۆ نووسین هەڵبەتە بۆ ئافرەتانی ئێمەش چۆن یاخود هەر تاکێک جیاوازی چییە پیاو بە یاخود ئافرەت کە بیەوێ پارێزگاری لە زمانەکەمانشتا هیچمان جیاوازیمان نییە هەر تاکێک لە لای خۆمانەوە ئەگەر بتوانین زمانێکی پاراو بەکاربێنین زمانێکی کوردی پەتیانەی جوان بەکاربێنین لە نێو نووسینەکانمانە بۆ ئەوەی ببێتە ستانداردێک بۆ هەموو کوردان لە هەر چوار پارچە. خاتوتیمان ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو دڵنیا کە دەبینین بە تایبەتی شاعیرانی کورد یان نووسەرانی کورد لەو زەمانەیە تێکەڵکێشیان کردووە لە بۆ نمونە هەموو زاراوەکان هەموو لەهجەکانیان تێکەڵ کردووە کاتێک کە تۆ نالی مەحوی ئەوانە خوێنیتەوانێت دەبینی بەرکەوتی بوون و شێکەبی ئەڵێمە چیە من زاراوی هەورامی یان شوێنێکی دیکەیە بەڵام لە ئێستا ئەمە نابینی بۆ ئەمە ژوای کردو بۆ من بەس سۆرانی بزانم یەکێکی دیکە بەس کرمانجی بزانێ ئەم بۆ منە تێکەڵکێشی کە لە کۆنا هەبووە و لە ئێستا کەمترە بێتەوە و سادەترە بێتەوانە پەرتوکەکانمان تا چەندە کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی لەهجەکانیان منبوونی لەهجەکانی دیکە ئەگەر بگەڕینەوە بۆ با بڵێن مێژوو سەرەتای دەستپێکی شاعیرانی ئێمە لە هەر لە شعرەوە دەست پێکەین کۆمەڵی قاڵب هەبووە یعنی شاعیرانمان پێیوەست بوون بۆ یاسا و ڕێسەیانە ئەکە ئەبوایە پێی بناسرێنەوە یەکێک لەوانە نالی کە بە چەند زمانێک نووسیوەتی بۆ ئەوەی فەخر بکە بۆی کە چەند زمانێک ئەزانێت بۆ نمونە نەکەروشەی لەهجەکانی کوردی ئەبینین تورکی بەکارهێناوە ئەبینین زاراوەی عەرەبی وشەی ئەمانە فارسی بەکارهێناوە بۆچی ئەمانە لەو سەردەمانەدا با بڵێن یاسایەک بووە کە شاعیر هەم شانازی بەوە بکە کە بڵێن من چەند زمانێک ئەزانم ئەمە بەڵام قۆناغ بە قۆناغ ئەبینین گۆڕانکاریەکی یەکجار زۆر چی لە ڕووی شعرەوە بێت چی لە ڕووی ناوەڕۆکی تێکستێکی یاخود دەقەکانی نێو ڕۆمان بە یاخود چیرۆک بێ گۆڕانکاریەکی یەکجار زۆری بینی ئەبینین ئەم جیاکاریە بەهۆی دروستکردنی ئەم سنوورە دەستکردی کە لە نێوان کوردەکانە ئەمە وای کرد کە ئێمە خۆمان جیا بکەینەوە لە بۆ نمونە لە کوردانی باکوور یاخود لە کوردانی باشوور یا لە ڕۆژهەڵات بە دیوێکی دیکە ئەمە بە شێوازێکی نەرێنیە بینی هەڵبەت ناتوانم بڵم نەرێنیە یاخۆ ئەرێنیە بەڵام ئەوەی کە من ئەمەوێ بیگەێنم کە ئەمەوێ بڵم ئەگەین بەو شتە زمانە ستانداردەکەیە
ئەو زمانە ستاندار ئێستا بمێنەمەوێت بتوانم بڵم کوردانی ئێمە ئەبێ لاتینی هەمووی بزانێت لەبەرەوەی کە لە باکوورە بە لاتینیە نووسن ناتوانم ئەم حکومە بکەم وە کوردانی باشترش ناتوانن بە زاراوەش سۆرانی یاخۆ بە کرمانجێک بنووسێت کەواتە بەڵام ئەگەر بێت و لێک نزیک بوونەوەیەکە بە تاوگەیەک هەیە بۆ یەک گەشتنی نووسەرانی ئێمە و شارەزابوون هەم بە زمانەکەی ئەوان و ئێمە بێگی ئەوان و ئەم تێکەڵاویە هەڵبەتە ئێمە ئەتوانین شتێک هەڵبهێنجین پێی بڵێن زمانی ستانداردی کورد بێگومان دڵنیان لای تۆ چۆنە؟ بە بڕوای من ناساندنی زمانی کوردی بەعامە بێ زمانی دایکی خۆمان ئێستا زمانی دایکیمان کوردیە زۆ باش و بە قوڵی بیناسین ئیتر ناسانی لەهجەکان ئەوە ئەکات کە نزیک بنۆلەیەک نووسەرەکان یاخود هەرکەس نەکرد نووسەر هەر کەسە کە زمانی کوردی بزانێت لەهجەکانیشی بزانێت وا دەکات کە زیاتر نزیک بنۆلەیەک حەزەکەم ئەمڕۆ ڕێک بە زمانی دایک قسە بکەین بۆ من خەڵکی شارباژێرم شارباژێری سەخت زۆر وانێ بەکارێنم تۆش خەڵکی ڕۆژهەڵاتی حەزەکەم بە شێوازێک بدوێت کە خۆت مرتاحیتیایە یعنی شێوازێک بێ من بیری ڕۆژهەڵات بکاتەوە ڕاستەکەی وەک هەموو لەهجەکانی تریش لە کوردیدا زمانی ڕۆژهەڵاتی زۆر زمانێکی شیرینە وەک ئەزانن کە ڕۆژانە لە ڕۆژهەڵاتی کوردستان شەڕەکرێ لەسەر شەڕەکرێ لەسەر بەرزکردنەوەی ئاڵای زمانی کوردی و ڕۆژانە هەر لە کۆڵبەرەوە هەر لە خەڵکی مەدەنیەوە هەر تەنانەت لە قوتابخانەکانیش دژایەتێکی زۆر گەورەی کورد ئەکرێ ئەمەش لەبەر زمانەکەی دڵنیا بۆ من لەو لێدوانانی کە وەرم گرتبوو لە هەورامان یەکێکی تیا بوو کۆڵبەرێکی ڕۆژهەڵات بۆ هاتبوو زۆر بە جوانی ئەیتووە بە زمانی هەورامی شارەکانیشی لەبەر بوو بەشێکی زۆر لە شارەکانی شاری بۆن من باشە بوون ینی شاعرانی باشە بوون ئەو لەبەری کردبوون بەڵام ئەوە سۆز و محبەتیان هەیە بۆ زمانەکەیان ینی کە قسەیان لەگەڵەکەی تۆ زیاتر پەرۆشەبی بۆ پاراستنی زمانەکە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا وەکوتم بەڕاستی شەڕەکرێ لەسەر زمانی کوردی یعنی گوێ بەوە نادەن کە ڕۆژانە ڕەفیقیان کە سوکاریان لەو شەڕانەی کە دژایەتیەکرێ بە زمانی کوردی ئەکوژێن لە قوتابخانەکانیش ڕێگە نادرێت کە هەم لەهجە هەم زمانی کوردی بەکار بهێنرێت ئەمەش وای کردو کە زیاتر قوڵ بنەوە لەسەر دیسانە و پاراستنی زمانەکەیان زۆر باشە. باباسیەوە بکەم وەکو ئەزمۆنی خۆت ئێوە خاوەنی کتێبێکن و لە ئێستاشدا کار لەسەرواکەن کە گۆڤارێکی تایبەت بە مناڵان دیم بکەن دیمەنخان هەلە و ڕوانگەی و با ئەو گفتوگوۆیە دروست بکەین تا چەندە گرنگە ئێمە هەر لە مناڵیەوە لە ئێستا بەشێکی زۆر لە نیگەرانیەکان ئەوەیە کە مناڵان ناچارەکتێن پەنا بۆ زمانی دیکە ببن بە تایبەتی زمانە بیانیەکان بەڵام تا چەندە گرنگە هەر لە مناڵیەوە فێری ئەوەیان بکەین کە زمانی دایک چەندە گرنگە. وەکوتت من ئێستا خەریکی گۆڤارێکم بەڵام هێشتا چاپم نەکردووە بەڵام پێکاتوە لە 50 چیرۆکی پەروەردەی مناڵان کە زۆرم پێ خۆشەکە تەواو بوو بە چاپی بگەێنم و بەدەستی خۆم بمە قوتابخانەکان ئەتوانم بڵێم من زۆر ئیشم لەسەر ئیشی مناڵان نەکردو بەڵام بە بڕوای من هەموو نووسەرێک گرنگە کە بەشێکی نووسینەکەی ژیانی نووسەرایەتی تایبەت بێ بە نووسینێک بۆ مناڵان چونکە وەک ئەبینی لە ئێستای قوتابخانەکان زۆر کەم ڕنگ بۆتەوە لە بەداخەوە مناڵەکان وایان لە هاتووەکەیتە خۆشەویستێکی کەمیان ماوە بە قوتابخانەکان ئەمن لە ڕووی زمانەوە یان چەندە گرنگە زۆر گرنگە ئێستا وەکوتمە گۆڤارێکە من ئێستا نووسیومە زۆر هەوڵم داوە کە نووسینێکی کوردیەکی زۆر سادە بێ بۆی زۆر زوو لی تێبگات بۆی زوو لە بابەتەکە تێبگات و ئەوەش زۆر گرنگە کە مناڵان چیرۆکی کوردیان زۆر هەبێت. بەڵێ دیمەنخان تۆ تا چەندەوە لا گرنگە بە تایبەتی ئەوە وەکو بەڕێبەری وێژە ئێمە هەر لە مناڵیەوە ینی تەمەن مناڵەکان وا لێ بکەین خۆشەویستیان بۆ زمانی دایکە بێ. هەڵبەتە من لێرەوە ئەمێ ئاماژە بە یەک شتێ بکەم بەداخەوم ئەبینم زۆر
ئەبینین کۆمەڵک مەکتەبی ئەهلی دروست بووە مەدرسەی ئەهلی دروست بووە کە زیاتر گرنگی بە زمانی دووەم ئەدرێتیایە بۆ نمونە زمانی ئینگلیزی کە بۆتە سەرچاوەیەکی گرنگ لە نێو وڵاتەکەی ئێمەیە بە جدی بێ ئاگایی ئێمەیە کارە ساتێک ئەخڵقێنین لە دواییە ڕاستە زمانی دووەم گرنگە هەموو تاکێک پێویستە کە زمانی دووەم بزانێ زمانی زیاتر بزانێ بەڵام هەتا زمانی دایکە بێت تاوەکو چونکە مرۆڤ هەر سروشتی خۆی وایە بیرکردنەوە بە زمانی دایک ئەدگاتە بە معریفەیەکی قوڵ ئەدگەێنێ بە ڕۆشنبیریەکی سەرکەوت و ئەدگەێنێ بۆ زانیاریانی کە تۆ بەڵام من کە لێرە هەستم ئەو هەموو مەکتەب ئەهلیم کردەوە گرنگیم بە زمانی دایک نەیە کە زۆربەی مامەساکانی ئێمە بەداخەوە ئێستا لە هەوڵی ئەوەدان ئەمە سیاسەتێکە کە یعنی زەربەیەکی گەورە بە میلەتەکەی ئێمە ئەگەێنێ وای لە زمانەکەی بیرەچێت یان بۆ وردی و بۆ دیتێڵێ ناچیتە ناو زمانی دایکەوە خۆشەویستیش بۆی نامێنە بۆ زمانەکەی ئەگەر بینە لە ڕوانگەیەکی دیکە پرسیارێکی دیکە بکەم لەسەر ئەزمموی خۆتان تا چەندە گرنگە بە تایبەتی لە ڕوانگەی وەرگێڕانەوەی خۆتان کار دەکەن بۆ من ئەو لە ڕاگەی وەرگێڕانەوە نیۆ لێ کۆڵەرن بەڵێ باشە ئەو بەشەی کە خۆتان پێوەی خەریکن ئەمە زیاتر ئاماژەی پێبێ تا چەندە گرنگە پرسیارەکەی من خودی پرسیارەکە بەم جۆرەیە کەم ئەمەوێت بکەم کە دەبین لێسا بەشێکی زۆر لە بەرهەمی نووسرانی کورد وەرگێڕانیان بۆ کرێ بۆ سە زمانەکانی دیکەم ئەمە جێگای دڵخۆشیە بەختار عەلیەکێکە لەو نووسرانەی کە بەرهەمەکانی بە چەندین زمان وەرگێڕانی بۆ کراوە ئەم زمان وەرگێڕانە تا چەندە گرنگی ئەیاد بەوەی کە کورد بە جۆرێکی دیکە شوناسی کورد بە جۆرێکی دیکە بناسێنرێت هەڵبەتە وەرگێڕان ڕۆڵێکی یەکجار زۆری هەیە چی ئەوەی کە ئێمە بتوانین کتێبەکانی زمانانی دیکە بە وەرگێڕین بۆ سەر زمانی خۆمان ئەمە لە کایی زمانەکەەوە ئەگەر سەیری بکەین ئەبینین کۆمەڵە کەسانی جوانمانەیە بە زمانێکی ئەوەنە پاراو بە زمانێکی ئەوەنە شیرین بابەتەکە وەرەگێڕێتە سەر زمانی کوردی بۆ نمونە ئەگەر سەیری ڕۆمانێکی با بڵین گابڕێ بکەین کە وەری ئەگەڕینە سەر زمانی کوردی هەسەکەن ئیترەوە کووردە هەسەکەن ئێمە لە شوێنی چین ڕاستە شوێنەکەی خۆمانیە بەڵام تەواو کوردان دوویەتی بۆچی بۆ بەهۆی ئەم زمانە شیرینی کە توانیوێتی بێهۆنێتەوانێ کەواتە من لێرە دوو جار قازانجم کرد یەکەمیان توانیم زمانێکی پاراو بەکاربێنم زەربە لە زمانەکەی خۆم نێم دووەمیان توانیومە کولتوری وڵاتێکی تر لەگەڵ کولتورەکەی خۆما هاوبەشی پێ بکەم و شارەزاییەکی ئەوتۆتیا بکەم ئەمە لە ڕوانگەی ئەوەی کە زمانێک وەرەگەڕینە سەر زمانێکی ئەگەر زمانی خۆمان بە پێچوانە وەرەگەڕینە سەر زمانێکی بیانی بۆ من ئەوانەی کە ڕۆمانەکانی بەختیار عەلی دیسانەوە ئەمەش دوو سوود بۆ ئێمە ئەگەێنێ یەکەمیان جیهانکردنی کتێبەکانی ئێمەیە بابەتەکانی ئێمەیە و دووەمیان گەیاندنی دەنگی ئێمەیە بە جیهان بە تایبەتی ئەو ڕۆمانانەی کە ئێستا ئەنووسێن لەبارەی شوناسەوە لە بوارەی زمانەوە لە بوارەی نەتەوەوە لە بوارەی بۆ نمونە هەر نمونەی کاک بەختیار بهێننەوە داگیرکردنی تاریکی هەموو ئەو کارە ساتانی کە بەسەر کووردا هاتووە بە تایبەتی لە بنکردنی زمانی کوردی و بڕینی زمانی کوردی و کوردەکان لە باکوورە چۆن زمانیان بڕاوە چۆن هەتا جلوبەرگەکانیان لێ قەدەغە کراوە تۆ سەیری ئەم وێنێ جوانەکە کە کاک بەختیار بۆمانی باسەکە لە نێو ڕۆمانەکەیە ئەڵێ کاتێک کە کوردەکان زمانی کوردیان لە قەدەغە کرا لە نێو تورکیادا کوردەکان هێشتا ئامادە نەبوون بە زمانی تورکی قسە بکەن تەنها ئاماژیان لە مامەڵەکردنیە ئاماژیانە کرد بۆچی خۆ هەموو کوردەکانی ئەوێ تورکیش ئەزانن ئەمە لە پێناوی پاراستی زمانەکان ئەمایان کردووە لە پێناوی مانەوەی زمانەکان ئەمایان کردووە هەتا مەدرسەیەکیان هەبووە کە مەدرسەی بابڵین دوونیوە شەویان پێوتواتە کوردەکان خۆیان ئەم کۆبوونەوەیانە کرد لە دوای دوونیوە شەو بۆ ئەوەی کەس دنیا خامۆشە کەس پێیان نازانێ بۆ ئەوەی نەوەکانیان ئەم کوردیان بیر نەچێتەوە هەستاون مناڵەکانیان لەو کاتەیە یاخود لەو بابڵین لەم نیوە شەوەیە لەو خەوەشیرنەیە واتە شیرینی زمانی کوردی وای لێکردون کە سەعیان پێ بکەن دەرسیان پێ بڵێن بۆ ئەو زمانەیان بیر نەچێتەوە کەواتە ئەمە وەرگێڕێتە سەر زمانێکی دیکەی جیهانی چەندە گرنگە بۆ ئێمەی کورد بێگومان دڵنیا ئەگەر بە کورتی جوابی و پرسیارم بیتوانێ تا چەندە وەکو ئەکتەرم پرسیارە لێ یەکەم فیلمەکانی ئێمە بە خۆشحاڵی و بەشدای فستیڤاڵە نێودەوڵەتیەکانەکە بە جۆرێکی دیکە تا چەندە گرنگە ئەو دیالۆکانی لەناو فیلمەکان هەیە زمانێکی پاراو بەیان کاتی وایە هەنێ فیلم هەیە زۆر وشەی بە جۆرێکی تیا بەکارێنرێت تۆ لێ نیگەرانەبی بەڵام تا چەندە گرنگە فیلمەکان ببنە ناوەندێک بۆەوەی ئەم زاراوە کوردیانە هەروەها ئەو قسە جوان و نەستەقانەی کوردی تیا بەکار بێنرێت چکە بە جۆرێکی دیکەم بەشدای پێکرێت لەناو فستیڤاڵەکانی دەرەوە بەڵێ
طبعا ئەو دەستێکی باڵای هەیە سینەما و فیلم وەک چۆن ئێمە جلی کوری لەبەرەکەین و ناسنامەمان جلەکەمان یاخو زمانمانە هەر کەسێکە تۆ ببینێ ئێستازانێ کوردی جلی کوردی لەبەرە فیلمیش سینەماش ئەو پەیامە ئەگەیەنێت بۆ هەموو دنیاکە هەر فیلمێک دروست کرا زمانی کوردیتیایە بە زەقی یاخود زمانی کوردیەکە دەتوانین لە ڕێگەی فیلمەوە بگوازیتەوە بیناسیێنی بە هەموو جیهان ئەمەش بە خۆشحاڵیەوە لە فستیڤالەکان و لە مەراسمە گەورەکانی جیهانیدا فیلمی کوردی زمانێکی کوردی تیا بەکار هاتووە لەگەڵ ئەوەی کە لەهجەکان ون ناکات بۆ نمونە ئێمە فیلمێکمان کرد لەسەر هەڵەبجە لەهجەکەی هێشتا تیا مابووە یاخود زۆر فیلمی تر کە هێشتا لەهجەی کوردی تیا ئەمێنێتەوە سینەما دەورێکی باڵای هەیە لە ناسانی زمانی کوردیدا زۆر باشە خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم بە چەند وشەیەک بە چەندێڕێک کۆتایی بە بەرنامەکانین کە بەشی زمانی کوردی لە زانکۆی سلەیمانی ڤیدیۆیەکی زۆر تایبەتیان لەسەر زمانەکان و لەسەر لەهجەکان دروست کردبووم من ئەمێ بەوە کۆتایی پێبێنم ئەم چەندێڕایان نووسی بوو یەکێک لەوانە نووسرا بوو زمان پەنجەرەی نیشتیمان و ئەوینی زانینە پاراستنی زمانمان پاراستنی فەرهەنگ و کولتوری مێژوومانە هەر هێندە بەز نییە کە بە زمانی کوردی قسە بکەین بەڵکو دەبێ خەیاڵ و بیرکردنەوەمان بە زمانی کوردی بێ ئەمە ئەم وتانەیە کە لە ناخی هەریەکەمانە لە ڕۆژی زمانی دایک پیرۆزبایی لە هەر تاکێک دەکەم بە هیوای ئەوەی کە بتوانین زمانی دایک بکەینە زمانێکی ستاندارد و هەروە بتواندرێت لە بەشەکانی دیکەی کوردستاندا زمانی دایک ببێتەوە بەو زمانەی کە پێی بخوێنرێت خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووین بە هیوای کاتێکی خۆش بۆیەوە